لە پرۆسێسی ئازادکردنی مۆسڵا پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی گشتی تەواوی ئەو پلانەی کە هەیە بووە نیسبەتی زۆرینەی جێبەجێ کردووە و لە ئێستا هەفتەی 11 باشترین حاڵەتێک یانیش با بڵێن بەرچاوترین نوقتەی تەسپیتی با بڵێن هێزەکانی پێشمەرگەی کوردستانە و سەنگەرانەی لەو کاتەوە لێدراون سەنگەری بەرگری هێزی پێشمەرگەی کوردستان دەمێنەوە. ئەرچی پێشمەرگە هەتا ئێستش ئەو ئەرکەیە کە ناچێتە ناوشاری مۆسڵ و سەنگەری دیفاعی پێشمەرگەش دیارە هەموو ئەو جێگایانەی کە لە میحورەکانی ناوەران و باشیک و تەلەسقۆف و ئەو جێگایانەی کە پێشمەرگەی کوردستان لە مانگی ڕابردووەوە ڕزگاری کردوون ئەو هادەمێنێت. هەموو جێگایانەی کەتکا هەفتەی 11 ئازاد کراون پێشمەرگە سەنگەری دیفاعی خۆی لێ تند کردووە. هەرێمی کوردستان هەم لە ڕووی هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەیەکی زۆری هەبوو لە پێش هەموو هێزەکانی کە بۆ ئۆپەراسیۆنی ئازادکردنی مۆسڵ وەکو هەموو لایەگەزان پێش دەستپێک پێشمەرگە توانی بووی 5 دەواازەی سەرەکی مۆسڵی لە دەستا بێ و لە لایەکەوە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە هەمیشە خیتابی ئەوە بوو کە پێویستە دیار بێ کە دوای ئازادکردنی مۆسڵ چ دەکرێت و چۆن پێکهاتەکان بە هاوبەشی ئەم شارە بەڕێوە دەبن. ئێمە هەڵوێستی سیاسیمان نییە، هەڵوێستی سیاسی خۆتانەزان قیادەی سیاسی و حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم ڕای دەگەێنێ، بەڵام ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەتا ئێستاش داواکاری ئیستحقاقاتی خۆمانین کە هەست بە مەحرومیەتی خۆمانەکەین لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە وەکو